بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. دەستپێکردنی شەڕ. لە 20 ئایاری 1963دا فەرمانی حکومداری گشتی سوپا دەرچوو کە گەماروی ئابووری بخرێتە سەر کوردستان. لە پاش ناوەڕاستی مانگیشەوە دەنگوباسی ڕوودانی گەلی ڕووداوی وا لە کوردستاندا دەگەیشت کە مەترسی خراپیان لێ بکرێ و ئەوە بگەێنن کە حکومەت نیازی دەستدرێژی سوپایی هەیە. یەکێ لەو ڕووداوانە ئەوە بوو کە حارس قەومی دەستیان داوەتە چەپ و گوپ و تاڵان و چەپا و زەوتکردنی شتومەکی خەڵک لە زۆربەی دێهاتەکان و گرتنی خەڵک و سزادانیان و فڕێدانە زیندانیان. یەکێکی تریان هێرشی حارس قەومی بوو بە یارمەتی شێخ حەنەش و محەممەد شەحادە و کۆمەڵێک جاشی عەرەب لەژێر پارێزگەری زرێپۆش و پێشگیری تۆپخانەدا بۆ سەرگوندی تەلخێم لە دەشتی هەولێر و کوشتنی 6 پیاو لەو گوندەدا. بەڵام جاردانی شەڕ بەڕەسمی ئەوە لە دەی حوزەیرانی 1963دا بوو لە بەیاننامەیەکی سوپایی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشدا کە باسی دەستپێکردنی کاری سوپایی تێدا کردبوو بڕووبیانوشی بۆ ڕەوەی ئەو کارە تێداهێنا بووە و چەند ڕووداوێکی پێشێلکردنی یاسا و دەستدرێژیکردنە سەر خەڵکی تێدا گێڕا بووە کە گوایە پێشمەرگە کردویانە. 23 ڕووداوی دەستدرێژی کە ئەوان خۆیان کردبوویانن، بەڵام بەیاننامەکە خستبوونیە ئاستۆی هێزە شۆڕشگێڕەکانی کورد. ساڵە مادی عەماش قسەیەکی لەباری دەستپێکردنەوەی کاری جەنگیەوە کردبوو. وەڵامی پرسیارێکی تێدا دابەوە وتبووی ئەمەی کە ئێستا سوپای عێراق پێیەوە خەریکە برێتیە لە گەشتێکی نیشتیمانی بۆ ڕابواردن. ڕژێم تاوانی گەورەی خۆی لە شەوی 9 لەسەر دەی حوزەیرانی 1963دا لە شاری سلێمانی ئەنجامدا کە ئەوە بوو 5,000 کەسی لە خەڵکی شارەکە گرت و 86 کەسی لێ هەڵبژاردن و زیندە بە چاڵی کردن و ئەو چاڵیکە بۆیان هەڵکەندرا بوو لەگەڵ خاکدا یەکسان کرد. تاوانی ئەم 86 کەسە ئەوە بوو پیاوانی ڕژێموێنێکی بارزانیان هێنا بۆ پێشیان و داوایان لێ کردبوون سوکایەتی پێ بکەن و تفی لێ بکەن. بەڵام ئەوان بەگوێیان نەکردبوون و تفیان لە وێنەکە نەکردبوو. دەگێڕنەوە یەکێک لەو 86 کەسە وا وەڵامی دابوونەوە وتبووی هەر کاتێ ئێوە خۆتان تفتان لە وێنەی سەر کۆمارەکەتان کرد ئەو کاتە بیانوتان بەدەستەوە دەبێ داوای شتێکی وا لە ئێمەش بکەن. زەعیم سەدیق مستەفای فەرماندەری لیوای بیست ئەم تاوانەی باگوێری پێوتن و دەسەڵاتێکی بەربڵاو و بێ سنوور کرد کە بەسەرکردە و فەرماندەرەکان درابوو جڵەویان بۆ شۆڕ کرابوو هەر تاوانێکیان ئارەزووی لێبێ بیکەن لە سزادان و سوتاندنی خەڵک و کوشتنیان بە کۆمەڵ و ماڵ و گوند کاولکردن و دارایی و کەل و پەلزەوتکردنی هەر کەس کە گومانیان لەوە هەبێ هاوکاری لەگەڵ شۆڕش و پێشمەرگە دەکات یا بەدڵ لەگەڵ یانە. سەعات 8 سبەینێ دەی حوزەیران کردەوەی سوپایی دەستی پێکردەوە و دەستپێکردنەوەکەشی بە چەندین بۆمبارانی یەک لە دوای یەک بوو کە باڵافڕی باجەر و ئیلی و شنومێک بارزان و گوندەکانی دەوروبەریان بۆمباران کرد. خۆشبەختانە زیانێکی زۆری گیانی ڕووی نەدا چونکە خەڵکەکە لە مێژ بوو چاوەڕوان بوون بۆمباران بکرێن. لەبەرەوە گوندەکانیان بەجێهێشت بوو بە شاخەکاندا بڵاوەیان کردبوو. بەڵام بۆمبای سووتێنێک زیانێکی زۆری بە هەندێک گوند گەیاند و ئاگەر لە هەندێک گوند کەوتەوە. ئێستش ئەو هێرشە ئاسمانیەم لەیەدا کە لە 12 حوزەیراندا بە تایبەتی کرایە سەر بارزان و بۆمبایەکی 500 کیلۆیی ڕاستەوخۆ دای لە مزگەوتەکەی بارزان و 2 کەس لە ئەنجامی ئەمەدا شەهید بوون، یەکێکیان ناوی عوسمان ئاغا بوو. خۆشبەختانە مزگەوتەکە لەو کاتەدا هیچ نوێشکەری تێدا نەبوو. فەرمان بۆ هێزەکانی حکوومەت دەرچوو کە خۆیان ئامادە بکەن بۆ هێرشێکی گشتی و جاڕی خڕکردنەوەی گشتی لە بەرەی شەڕ و بە تایبەتی لە ماڵبەندی پارێزگاکان و لە شارەکاندا درابەوە کە خۆ بۆ هەر قەومانێکی لە پڕ ئامادە بکەن. لایەنگرانی شۆڕش و ئەندامانی پارتی و نیشتیمان پەروەرانی تریش لە بەدکاری بەدرەدین عەلی پارێزگاری هەولێر ڕزگاریان نەبوو کە ڕاوە دووی دەنان و لە گرتوخانەکانی تۆن دەکردن و جۆرەها ئازار و سزای دەدان. تاوە بوو سەرنجام یەکێک لەوانەی ئازاریان بەدەستیەوە چەشتە بوو کەوتە سەرانسۆی و لە سزایەکی پڕ بە پێستی کردەوەکانی خۆیدا لە بەغدا ساردی کردەوە. بەڵام بەش بە حاڵی عەمید سیدیق مستەفا ئەو هەرچەند ئازار چەشتەکانی دەستی کەوتە دوی و شوێنی کەوتن نەیانتوانی سزای بە دادی خۆی پێبچێژن چونکە ڕژێم ئەوەندە پارێزگەر و پاسەوانی بۆ دانابوو تا نەهێڵن دەستی دادی بگاتێ.
لەگەڵەوەشدا و بەهۆی ئەوەوە کە لە بەغدا تەنگی پێ هەڵچنرابوو ناچار هەڵات و چوو بۆ میسر. خوێندکاران لەوێژ هەر لە دوی دەگەڕان. لە پەیجۆریدا بوون تا سەرنجام دۆزیانەوە. دیان لە قاهرە لە خانوویەکدا دەژی لە دراوسەی باخچەی ئاژەڵاندا. گیانکێشانێکی لەوێکارێکی فرە ئاسان بوو. بەڵام ئەوانەی لە دوی دەگەڕان لەبەر خاتری گەلی میسر و لەبەر خاتری جەمال عەبدولناسر دەستیان کێشایە و لی گەڕان. هاوینی ساڵی 1963 هاوینێکی گەرم و خوێناوی بوو. سەختترین سەردەم بوو کە بەسەر گەلی کورددا تێپەڕی بێ. حکوومەت هەرچی هێزی هەبوو هەمووی خستبووە مەیدانی شەڕەوە، چونکە بە شەڕی چارەنووسازی خۆی دادەنا و بە هیوای ئەوە بوو کە بەهۆی ئەو هێرشە درڕندانەی بتوانێ شۆڕش بە تەواوی لەناو ببات و ئەوەندا لە گەلی کورد قەڵاچۆ بکە، ئەوەش کە ئەمێنێ ملی پێکەچ بکە. لە ڕاستیشدا وە نەبێ حکوومەتی بەغدا خۆی بەتەنیا لەم شەڕەدا لە مەیداندا بوو بێ. ڕژێم هەر لە پێشترەوە هاوکاری لەگەڵ دەوڵەتە دراوسەکان و دەوڵەتانی تر بۆ خۆی دابین کردبوو، بە تایبەتی سووریا کە لیوایەک لەشکری ناردبوو کە لیوای یەرموک بوو بە سەرکردەی لیوا فەهد شاعیر کە یەکێک بوو لە جەوسەرەکانی حیزبی بەعسی سووریا. حکوومەتی بەغدا دەیویست وە پیشان بدا ئەم شەڕەی لەگەڵ کورد شەڕێکی لە پلەی یەکەمدا نەتەوەییە. ئەم لیوا لەشکرە سووریاییە هەرکە گەیشتە مووسڵ دەست بەجێ نێردرا بۆ بەرەی شەڕ بۆ یارمەتیدانی لیوایەکی تری عێراقی لە بەرامبەری پێشمەرگەدا لە کەرتی زاخۆ. پاشانیش باسی ئەو کارانە دەکەین کە ئەم لیوایە کردی و سەرنجام چی چارەنووسێکی ناخۆشی هاتەڕێ. بەغدا هەروەها هاوکاریەکی بەتینیشی لەلایەن دەسەڵات بەدەستانی ئێران و تورکەوە لەگەڵ کرا کە هەردووکیان لە ئەدامانی پەیمانی ناوەندی سانتۆ بوون. با کێوماڵ و سەرانسۆی ئاسمانی و زەوینی واتە یارمەتی ئیستیخباراتی یارمەتی عێراقیاندا. نمونەی ئەوەش ئەم بروسکەیەیە کە دەستگای گوێ ڕادێرانی ئێمە وەریگرتبوو ئەمە دەقەکەیەتی. بۆ فەیلەقی یەک سەرەکی فەیلەقی دوو سەرەکی لە بزاوتگەلی سەربازیەوە. ژمارە 3478 سین مێژوو 2/7/1963 لەگەڵ حکوومەتی تورکیا و ئێراندا ڕێکەوتوین کە ڕێگەی باڵەفڕەکانی ئێران و تورکیا بدرێ لە هێڵی سنوور بپەڕنەوە و بگەنە ئەو هێڵی لە سەر سنگەوە تێدەپەڕێ هێڵی ئاکرێ ڕەواندز بۆ سەرانسۆی شوێنەکانی کۆبنەوەی خائینەکان لە ناوخاکی عێراقدا. تکایە هەموو پارچە سوپای عێراقیەکان لە ناوچەی کاری سوپایدا ئاگادار بکەن خۆیان لە قەرێ ئەو باڵەفڕانەی ئێران و تورکیا نەدەن و لە ڕوویاندا نەوەستن. بەم نێزیکانە دوو ئەفسەری پەیوەندی یەکێکیان لە سوپای تورکیا و ئەوی تریان لە سوپای ئێرانەوە دێن. یەکەمیان لە مووسڵ دەبێ و ئەوی تریان لە کەرکووک. هەردووکیان یەکی دەستگایەکی بێتەلیان پێیە لەگەڵ بەکارهێنانی خۆیان بۆ دابینکردنی هاوکاری لەگەڵ کەرتە سوپایەکانی ئێمەدا. سەعات 1400 لێدما باوکم کە لەم بروسکەیە ئاگادار بوو. وتی ئەگەر ئێزگەیەکی ڕادیۆم بووایە هەر ئێستا دەست بەجێ جاڕی سەربەخۆیی کوردستانم دەدا. لەمە زیاتر دەیانەوێت چیمان لەگەڵدا بکەن. بربەرەکانەی پێشمەرگە و فیداکاریان لە مەیدانی جەنگدا شان بەشانی پاڵەپەستوی هێزەکانی حکوومەت بۆ سەر شوێنەکانی پێشمەرگە زیادی دەکرد. هەڵوێستی یەکێتی سۆڤێت لەم سەردەمەدا یەکێک بوو لە شتە نەگونجاوە سیاسیە سەیر و سەمەرەکان. پێشەوایانی سۆڤێت زۆر چاک لەو کردەوەی قەڵاچۆکاریە دڕندانەیە ئاگادار بوون کە ڕژێم بە درێژەی ئەو ماوە پڕترس و سامە دەرحەق هاو باوەڕەکانیان دایان کرد کە شیوعیەکانی عێراق بوون. کاچی لەگەڵەوەشدا دەمادی هەر چەک و جەبەخانەیەک کە ڕژێم داوای لێ دەکردن پێشکێشیان دەکرد. حکوومەتی بەریتانیاش هەروەها هاوکاری لەگەڵ ڕژێمی عێراقدا دەکرد. ئالەم قۆناغەدا دوو پۆل باڵەفڕەی هۆکر هەنتەری فرە کاریگەریان لە بۆ باراکردنی ناوچی چیاییدا پێفرۆشتن کە ئەم باڵەفڕەیە لە دەستنیشانکردنی نیشانەدا زۆر وردبینە. ئەسپانیاش بۆمبای ناپاڵمیدا بە هێزی ئاسمانی عێراق. پاکستانیش هاتە ناو ئەڵقەی هاوکاری لەگەڵ ڕژێمی عێراقدا و 20,000 گول لە تۆپی 5.5 و 50,000 گول لە تۆپی تۆپخانی چیایی 25 ڕەتڵی بۆ نارد. ڕادیۆی مۆسکۆ دەنگوباسی چۆنێتی باری شەڕی دەگێڕێەوە. بەڵام هیچ بایەخی بە پرسەکە نەدەدا. وەک چاوەڕوانی دەکرا و ئەوژوەک هەموو هۆگەلی تری ڕاگەیاندنی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواگوێی نەدەدایە. هەرچی ڕێگەی شکات و سکاڵا بوو لە ڕووی شکاتی ئێمەدا داخرا بوو. بەهۆی ئەو گەمارەوەی کە لە هەموو لایەکەوە لەسەرمان دانرا بوو هیچی لێ نەدەگەیشتە دەرەوە. تاقە دەنگێکیە بەرز نەبووە بۆ داکۆکی لێکردنمان و قسەیەکی باشیش چییە دەرهەق ئەو خەباتی ژیان و مردنی ئێمە دەمان کرد نەکرا.
یەکەتی سۆڤێت لە کاتی توندبوونی هێرش بۆ سەر شیعیەکان و سارد و سڕی پەیوەندی نێوان عێراق و سۆڤێت لە سەرەتای سەردەمی بەعزدا بە کۆماری میلی مەنگۆلیای ڕاگەیاندبوو. یاداشتێ پێشکەشی ڕێکخراوی مافی مرۆڤی سار بە کۆمەڵی نەتەوە یەکگرتوەکان بکە لەبارەی ئەو ناڕەحەتیەوە کە گەلی عێراق لە سای حکوومەتی بەعزدا دەیچێژێ. بەڵام هەرکە دەوڵەتە عەرەبەکان پاڵەپەستۆیان خستە سەر و تەنگیان پێ هەڵچنی زوو پێی ڕاگەیاند کە یاداشتەکەی ڕاکێشێتەوە. بەربەرەکانی سەرسەختانی هێزی پێشمەرگە لە ڕووی هێزەکانی ڕژێمدا ئەوەندەی تر ڕق و کینەی ڕژێمی دەوڕژاند. بۆیە باڵەفڕەکانی هەرچیان بدایە بەسەر زەویەوە دەجوڵێ بۆم بارانیان دەکرد. یان دایەندایە بەرگول لە تۆپ و بە تایبەتی ئاژەڵ و وڵاخ و هەرگیان لەبەرێ و هەرچی دار و درەخت و باخ و باخات و کشت و کاڵ و خەلە و خەرمانێکیان بەرچاو بکەوتایە ئاگریان تێبەردەدا بۆ ئەوەی گەلی کورد برسی ببێ و لە ناچاریاندا خۆی بدا بەدەستەوە. شەڕە سەرەکیەکان بەشێک لە پلانی ڕژێم ئەوە بوو قورسایی هێرش بخاتە سەربەرەیەکی دیاریکرا و لە هەمان کاتدا بەرەکانی تریش بە شەڕێکی ئاسان و پچڕەوە خەریک بکات. لەناو هەموو بەرەکانی شەڕدا بەرەی ئاکرێ پیرسی هەڵبژارد بۆ ئەوەی بەرەی یەکەم بێ و مەبەستیشی لەمەوە بوو بگاتە بارزار و ئەم ئەرکەی بە دوو فیرقەی سوپاس پارت. فیرقەی یەک بە سەرکردایەتی عەمید ڕوکن عەبدولکەریم فەرحان و فیرقەی دوو بە سەرکردایەتی عەمید ڕوکن ئیبراهیم فەیسەڵ ئەنساری لە بەرەی مێرگە سۆر. جێبەجێکردنی پلانەکە و جوڵانەکە لەژێر چاودێریەکی ڕاستەوخۆی وەزیری بەرگری ساڵح مەهدی عەماش و سەرۆکی ئەرکانی سوپا تاهیر یەحیادا بوو. عەبدولسەلام عارفیش ناو بەناوسەری لە بەرەکانی شەڕ دەدا و سەرکردەی هێزی ئاسمانیش لەو سەردەمەدا عەقید ڕوکن عارف عەبدولڕەزاق بوو. ئەمانە هەموو لەو بڕواایەدا بوون کە واداگیرکردنی بارزان لە ناوبردنی شۆڕشیان بۆ دەستەبەر دەکا. بۆیە هەموو بەرەکانی شەڕیان خستە لاوە وەک لەمە پێشوتمان و قورسایی هەموو هێزەکانی خۆیانیان خستە سەر ئەم کەرتەوە. شەڕی سەری ئاکرێ. سەری ئاکرێ سەری پێشکەوتن بوو بەرەو بارزان. سوپایی چارەیەکی نەبوو لەوە بەولاوە ئەو چیایە داگیر بکە کە بەسەر ئاکرێدا دەڕوانێ و پاشان داپەڕێ بۆ دۆڵی نەهلە و پیرس داگیر بکە و ئەو کاتە گەیشتنە بارزان لە ڕێگەی بلەوە دەبوو. بۆیە چیای ئاکرێ نرخێکی استراتیجی پڕبایەخی هەبوو. داکۆکی لەم کەرتە بە سەرکردە مەلاشنی قرتاس بێدارۆنی و یارمەتی دەرەکانی عومەر ئاغا دۆڵەمەڕی و حاجی حسکۆ و غەزالی میرخان ژاژۆکی و حەسەوە میرخانی برایس پێردرا بوو کە هەمویان لەوانە بوون لەگەڵ مەلا مەسەفادا چوبوون بۆ تاراوگە و 350 کەس لە هەڵبژاردەی جەنگاوەرانی پێشمەرگایان لە ژێر سەرکردەیدا بوو. شەوی 14 لەسەر 15 حوزەیرانی 1963 تۆپخانەی سوپا ڕووی دەمی تۆپەکانی کردە شوێنەکانی پێشمەرگە و ئاگرێکی چڕی گول لە تۆپەکانی بەسەریاندا ڕشت. پاشان سپەینێ زوش شەپۆل لە دوای شەپۆل باڵەفڕی مێگ و هەنتەر دەستیان کرد بە بۆمبارانکردنی ئەو شوێنانە. دوای ئەوە سوپا بە دوو لیوای پیادە لەگەڵ هێزێکی یارمەتی دەری پێتر لە 5000 جاش کەوتا پێشکەوتن. پاڵەپەستۆی سەختی شەڕ لەسەر پێشمەرگە تا نیوەڕۆی 15 حوزەیرانی 1963 بەردەوام بوو. پاشەوە بارەکە لە ئەنجامی بەبارە و دواگەڕانەوەی هێزەکانی حکوومەت سووک بوو. پێتر لە 40 لاشایان لە دوای خۆیان بەجێهێشت بوو. پاش نیوەڕۆی ئەو ڕۆژە شەڕ بە چەند هێزێکی نوێ دەستی پێکرایەوە. سەرەتاکەی تۆپبارانێکی ئێجگار خستی ناوچێکی بەربڵاوی داوێنەکانی چیاکە بوو بە جۆرێکە بستێ زەوی نەمایەوە بەشە ئاگری خۆی بەرنەکەوت بێ. دوژمن توانی لووتکەیەک لە ڕۆژئاوای چیای ئاکرێ داگیر بکە و لەوێوە دەستی کرد بە جوڵانەوەیکی دەورەدان و سەرنجام هێزە داکۆکی کەرەکەی ناچار کرد کە فیشەکی نەما بوو وردە وردە لە چیاکە بکشێتەوە. ورەی سوپا بەما بەرز بووە و بەرامبەر بە مەژورەی پێشمەرگە هاتە خوارەوە. چونکە هیچ چارەیەکیان نەبوو ئەوە نەبێ چیاکە چۆڵکەن و چیای پیرس بکەن بە هێڵێکی بەرگریتر. ئەنجامی ئەم شەڕانە شەهیدبوونی پێچ پێشمەرگە و برینداربوونی حەڤەیتر بوو. چڵکە و خۆرەکانیش 23 کوژرا و 37 برینداریان لە کیس چوو. سوپاش 96 لاشەیان بەجێهێشت و 122یان لێ بریندار بوو. سەرکەوتنی حکوومەت بەهۆی ئەوە بوو چێ لە ڕووی لۆجستی و چێ لە ڕووی ژمارەوە لەسەرەوە بوون کە بەرامبەر بە هەرێکێکی ئێمە ئەوان 20 کەسیان هەبوو. ئەوە بوو بارزانی لە جیاتی ئەوەی ڕوو بکاتە برادۆست واک بڕیار بوو. دیمان بەهێزێکی زیاترەوە بە هەڵە داوان چوو بۆ پیرس و عەقید عەبدولکافی نەبەوی کرد بە جێنشینی خۆی و عەبدوڵڵا پشت دەریش بە یارمەتیدەری و بە سەرکردەی بەرەی سپیلک و گەلی عەلی بەگ و فەرمانیدانێ ئەو بەرەیە بکەن بەهێڵی داکۆکی. چونکە ئەو زانیاریانەی لای سەرچاوەکانی حکوومەتەوە دەستکەوتبوون وایان دەگەیاند
کەوا یەکەکانی سەر بە فیرقەی دوو خۆیان بۆ هێرش بۆ سەر ئەو ناوچەی ئامادە دەکەن بە هیوای ئەوەی لەوێەوە بگەنە مێرگەسۆر. بارزانی لەسەر پتەوکردنی ئەم کەرتە پڕ مەترسیە سوور بوو لە شەوی هەژدە لەسەر 19 حوزەیراندا لە نێزیەکی بلەوە لەزا پەڕیەوە و لە سەروی گوندی سەفتیەوە کە دەکەوێتە داوێنی چیای پیرز لای باکوورەوە شوێنی بۆ خۆی گرت و منیشی لەگەڵ بوو. لەم شوێنەدا 4 باڵافڕەی هۆکر هەنتەر بۆم بارانێکی سەختیان کردین. شوێنەکەی ئێمەیان دەستنیشان کردبوو. هەر لوتفی خوا بەفریامان گەیشت و باڵی پارێزگاری خۆی بەسەردا کێشاین. لە کاتی بۆم بارانەکەدا من لام کرد بەو لاوە بۆ ئەوەی چاوم لە باوکمەوە نەبێ کە پارچەی گول لە تۆپێ دەیپێکێ. بەڵام سپاس بۆ خوا هەمومان سەلامەت بووین. پاشان باوکم مەلاشنی سەرکردەی بەرە و یارمەتی دەرەکانی ئەوی بان کرد بۆ گفتوگۆ و دانانی پلانی داکۆکی لەبەر ڕووناکی ئەنجامەکانی شەڕەکەدا. لە دۆخەکەیان کۆڵیەوە و بڕیاردرا پێشمەرگە هەندێک قایبکاری بۆ داکۆکی لەسەر لووتکەی چیای پیرز دروست بکەن و هێزێک بەسەرکردەی عومەر ئاغا بڕوا بۆ ناوچەی شوش لە ڕۆژاوی چیای ئاکرێ بۆ لێدانی دوژمن لە دواوە. هەروە هێزێکیش بەسەرکردایەتی حاتی حیسکۆ بڕوا بۆ سەری سادە لە ژووری گەلی زەنتە بۆ لێدانی دوژمن لە ڕۆژهەڵاتەوە و بۆ هەڕەشە لە ڕێگەی هاتوچۆی بە هیوای سوکردنی پاڵەپەستۆی حکوومەت لە چیای پیرس. لە هەمان کاتدا بارزانی فەرمانی بۆ عەقید عەبدولکافی نەبەوی دەرکرد بۆ پتەوکردنی سیپیلک و پاڵەپەست و توندکردن لەسەر لیوای سێ لە ناوچەی خەلیفان کە لەلایەن پێشمەرگەوە گەمارۆ درابوو.